خانمێکا ku serokê berê bi destdirêjiya seksî tawanbar kirî dibêje wê gazî polîsan nekir li wî demî çunku ew ji nifşê bêdeng aya. Li xwendingeheka kiçan li bajarê Baneyê Îranê êrişeka jehrî kirina kiçan tê kirin. û ji bo pêşbirkiya hespan hespswarên çend bajarên Herêma Kurdistanê digehne hev. دەم باش بخێر هاتن بەرنامەیە کورد کۆنەکشن ji dengê Amerîka li Washington. Nivîskara berê a kovareka New Yorkê ku serokê berê Donald Trump bi destdirêjiya seksî di firojgehekê de xetebar kiriye dibêje wê li wî demî gazî polîsan nekir çunku ew êke ji nifşê kiçên bêdeng. Ev gotina î John Carroll duhî duşembê li demê lêpirsîna digel parêzerê Trump Joe Tacopina bû wî got jî ku ew yan wê got ew jî ji wî nifşiya ku hatibû fêrkirin gileyiya destdirêjiyên seksî neke. Serokê berê li dadgehê amade nebû û haşa li wê iddiaya dike ku cara yekem li sala 2019 hat eşkerekirin. Wergirtina şehadeyê berdewam bû piştî dadwerê daxwaza parêzerê Trump ji bo redkirina dadgehê pesend nekirî. Spêdeya îro dokal û toz û duman bi ser asmanê Xartûma paytextê Sudanê re bilind bû hevdemê berdewamiya şerên nêvbera hêzên hikûmetê û komeleya çekdara şerî ji bo girtina paytextê dike. Kar bi destekî paya bilindê netewênî girtî got duhî duşemwî komandarên şerî razî bûn nûnerên xwe bihênêrin Erebistana Siûdî ji bo dan û standinan. Şer li paytextê her berdewam bû tevî dirêjkirina agiribesta sist bo demê sê rojên dî. Volker Peters gota Associated Press eger nûnerên dan û standinan kom bin ew dê bibe destpêka ku kar were kirin li ser damezrandina agiribesteka cihgir û bawerpêkirî lê wî pênasîn kir ku alozî di rêka destpêkirina dan û standina de hene. یەکەم باری ئالیکارین نێفنەتەوەی دیگەل کەرەستên تەندروستی گەشت بەندەرê Sudanê ev e hîviyek biçûk e ji xelkê Sudanê re ku di nav şeran de asê mane û jiyana bi hezaran jî di metirsiyê de ye ji wan jî zarokên rastî kêmxwarinê dibin. بەهۆی کەمی کەرەستە و پێداویستی پزیشکیەوە پزیشکان لە سوودان لە هەوڵ و تەقەلادان بۆ چارەسەرکردنی پتر لە 4700 کەس ئەوانەی بە گوتەی وەزارەتی تەندروستی سوودان لە شەڕی نێوان سوپای سوودانی و هێزە نیمچە لەشکریەکانی پشتیوانی خێرا بریندار بوون. هیوادارم ئەمە یەکەم ژەم بێت لەو ژەمانەی کە دێن. ئەمە لە ڕادەبەدەر گرنگە بۆ نەخۆشەکان بۆ ئەوەی بتوانن پێداویستەکانی هەزاران کەس دابین بکەن ئەوانەی لە بەردەم دەرگاکانیاندا کۆبوونەتەوە و چاوەڕێی وەرگرتنی هاوکاری پزیشکی دەکەن. شەڕەکان ژیانی زیاتر لە 600,000 منداڵی سوودانی کەم خۆراکی خستوەتە مەترسیەوە. ئەو منداڵانە بەر لە شەڕەکە خۆیان بەدەست کەم خۆراکی دژوارەوە دەیان ناڵان. ئێمە دەزانین پێش ئەم قەیرانە زیاتر لە 15 ملیۆن کەس پێویستیان بە هاوکاری مرۆیی هەبوو کە 8 ملیۆنیان منداڵ بوون. هەموو بردومانەکانی ئاسمانی، هێرشەکان بۆ سەردامەزراوەکان، هێرشەکان بۆ سەر ژێرخانی تۆڕی ئاو لە ناوبردننی ڤاکسینە گرنگەکان ئەو ژمارەیە بەرەو هەڵکشان دەبات. سوودانیەکان ئەوانەی خاوەنی دوو ڕەگەزنامەن ڕویان لە پۆرت سوودان کردووە بە هیوای ئەوەی بجۆزێنەوە بۆ دەرەوەی وڵات. ئەگەر پاسپۆرتی بیانیت هەبێت یان هەر شتێکە لە ڕاستیدا دەرفەتی دەرچوونت لە سوودان بۆ بڕەخسێنێت ئەو دەرفەتە دەقۆزیتەوە هەر بۆیە هەمووان لێرە ئەو پەڕی هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی لە سوودان دەربچن. زۆرێک لە ئاوارەکانی ناوخۆ بۆ شوێنی داڵدەدان و خواردن دەبێت پشت بە بەخشندەیی کەسانی نەناسرا و ببەستن. نەحمەد جەبەل سەید حەسەن دانیشتووی وادی حەلفا لە نزیک سنووری میسر نان بۆ ئاوارەکان دروست دەکات. دەرگامان کراوەیە و پێشوازی لە هەر میوانێک دەکەین کە هەڕوومان تێدەکات. تەنها هیوام ئەوەیە یەزان ئەم جەنگانە ڕاگرێت و ئەو دوولایانە لەسەر چارەسەرکردنی دۆخەکە ڕێک بکەون. نەتەوەی گرتوەکان مەزەندە دەکات 75,000 کەس بەهۆی شەڕەوە لە خەرتوم و دارفور و ناوچەکانی دیکەی وڵات ئاوارەی ناوخۆ بووبن. بۆ ڤێرۆنیکا بۆڵدارس ئیگلیسیاس سمکۆ عەزیز دەنگی ئەمریکا.
جمعها هشت طباخة باور دما فرماندار تكساس دز دايا و گوهاستنا پرابنان برف سنورین ولایت ایلینوی بیچ آگهداری پتر جهشت هزار پنابر گشتنا باجاری شیکاگو بتنی نها او دروشک دجواره جیانی دجین. بنگهن پولیسان سرانسری شیکاگو بوین مالن دمگین پنابران ین کوچه جهگنینن بچنه هندک جوانان جنین دو جانن زاروگن بشیرن نخوشن گل بنگهن سار سر عرد رقماینه جبركو ما جه بوان نمایه او یک گلکی جمارا زحمت بویه روزانه 125 کوچبرتن و ام پیشبینیا ویا که دکن که هجمار گلک مزن ببه. برپرسن باجر دبیجن جهی و هشت وره زیدتری 8000 کوچبر گهشتین شیکاگو. دماغو پارزگار ولایت تکساس دست به هنارتنا پاساین پری پنابران جسنوران بو شیکاگو کری به آگهداریان هفکاریک. دمکی دا باجر وان لایت فود نامه اکش بو پارزگار آپود نویسی و تیدا گود بو از دیسان پانک لودکم و دا خواست جودکم که هنده جوه کریارا نمروفانه و مطرسیدار بردن. افشارکی سیاسیه و او کوچبران بکارتینن وان پنابران وکو لیستوک بکارتینن و چینا با وصابه هر وصابت نامه خویا درج دا گودی که شیکاگو یا دراوشکا آلوز دا و دشیان مدانین امبریکا اولا ریکوپیک و برومت خلگی ورگرین و منچو پناگه جهیان جی جافگانی گادینین و بجهگرنا اوه هجمارا زیدا پنابران باجر پیشبینی خرابتر بو وراوشان آسایید گد پشتیب دمایی هادنا یاسای پندمیه یا بناوه یاسایا 42 یا گود چند روژن بید داده بدماهی هید. نها مهری کم 40,000 پنابر لسر سینور هنه رنگ که گلک جوان بین شیکاگو و هین باجر چه پلانک بو هاتنا وانینه ما ده مها ایلون دا پلانک پیشکش کر و باجر هین چه کارک نکریه. برپرسی بودجه باجر را گهاند که به تخمینی شیکاگو ده پدوی بزیدتری 20 میلیون دلار بید دمه هکه داب تنه تمام حزیرانه جبو پیشگیری کرنه هاتنا کوچبران. دیگل که 800 میلیون دلار جپاره فدرالی بو کریزا کوچبران سرانسری ولات هاتیه ترخان کرن. لیتانو که چشتک بو شیکاگو نه هاتیه شاندن. هاتین مای دنگ امریکا. دەنگی ئەمریکا سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. دگل گرم بونا کمپینن هەڵبژارتنان لە تورکیا کاربدەستین پایەبڵندین دەست هەڵاتدار دەبێژن کو هەڵبژارتن هەوڵا دەربەکە سیاسیا ڕۆژ ئاوایە لە دژی تورکیا و داخوازە گوهارتنا سیستەمی سەرۆکاتیەژی ئەو بخۆژی دەربەک دیە چما ئەفراگەهاندن لەوی دەمی تێندان و کیڤان ڕاگەهاندنان دەدا هەفکار ئۆستام یاساکە هەڵ ستودی بەمەڕێ و پێداچوونی ببە سەروان ڕاگەهاندناندا کریە ئۆزدام کیڤان گوتنا دەبێژە و چما برای ev her du daxuyanên girîn ku tenê 11 rojnameyê ji hilbijartinên Tirkiye re dexil yek wezîrê navxwe yê Tirkiye Süleyman Soylu di rojberê da bû ku ev hilbijartinên çardê gulanêsî hewla siyasî ya ji bi piştgiriya welatên Rojava dî jî Tirkiyeyê doşev jî ser şevirmendê Serok Erdoğan Mehmet Uçun ku ji siyaseta hukukê jî berpirse got ku daxwaza opozisyonê ku guhertina sîstema seroktiyê dî jî serxebûn û serfiraziya Tirkiyeyê. Mabesçiyê dexil dibêje ku ji ber û çim got ku ji ber ku di sîstema parlamentoyê de biryar bi nîqaşkirin û bi hevgirtina tevahiya kabine têgirtin. Lê di sîstema seroktiyê de dexil wekî tu jî zanî yek kes desthilatdare bixwe va biryara kare zûtir bide. Şêwirmendê Erdoğan jî balê dikişîne ku ev sîstema ji bo pêşketina Tirkiye sîstemek baştir e ku biryara zûtir bide û zûtir teke meriyetê. Lê daxwaza opozisyonê hewlek darbeyê ye wî jî wisa wekî wezîrê navxwe bi nav kir û got ku divê ji bo evlehî û aramiya Tirkiye sîstema serokkomariyê
نوره نگوهره ناوی گوهرتن کمال خجار اخلوجی گوتیکو لدهروجين داويين هالبجاتنا يعني دهروجان بري هالبجاتنان وكارن خراب بين انجام دان ويتش بلغها يعني چما او وصاد بيجان براستی دوی درباره ده گلک وی هورگولی ندال سرویا لی ایروز ساعتک بره آلیکاری وی پرس کنفرانس اکل درخست او گوت کل گلک آگاهی ده دستیمه ده هنه کو به تایبشی وزیر نافخ سلیمان سولی یکنی یک تیمک جودای دیجی لیجنه هلبیجارتنان آوا کریانن دناف وزارت خدا او دخوازه به سیستم کامپیوتری سوفتویر دبیجن به انگلیزی وانا هلبجارتنا بشوپینه و دبکو انجامن هلبجارتنا بگوهرینه وکی توجی دزانی اف ایدای گرانه و جدید گرینته او سخویاد که کو داخل ام هر کو نیزی هلبجارتنام ببن و ده روزین داویده اوی نقاشن سر اولهی صندوقان و ev iddiayın oppozisyonu و حکومتی زیادتر و تنتر ببه. الجالك جي تشتي واسع تشيد بلو الامريكا تشتي واسع بو مدين هالرجعتنا ترامب قال بايدن دماكو بايدن بري لولاتين جيهاني جي قال لك لان كو واسع ديار دكن كو بونمونا سركتنا وان نمسو غرفان دعاء دكن اف وسط شنو فاكرين لتركيا يعني بري من يعني براسيته خالق جلك جرين بس نشان كر جلك نيفيسكار ايرو لتركيا د بيجن كو اف سيستما كل هلبجارتين امريكا ايده هاتن بركارانين Kardeşin iddiaya evli, kardeşin Erdoğan ji de hevil o amadekariye daneku desverdanek usa le Türkiye ji pek vere. Vaslem gelki spas. Gelek spas dakil. لآمدي كامبينا هالبجاتنان تشاوا بالريفا دتشابريس زياد جيلان هفسلوكي هدفي يآمدي وبربرسي كامبينا هالبجاتنان لباجار نهار صبحا بمريا كاكي زياد قال كي سباس جبو دمي واما دخواست ام بزان كا كامبين لور جبو هالبجاتنان تشاوا بالريفا دتشا سلاف جبو تماشاوان هجا كامبانيا ما فر خرد درواست به آمد 2 میلیون شینی وی هنه و همان وقتی ده 17 نافچه وی هنه 4 نافچه ناوندی 13 نافچه جی نافچه می دروانه جی 14 گلان را ما 12 روش ام آرمانج دکن که بگیجن 2 میلیون انسان خواه 2 میلیون شینی خواه به 12 وکیل خوره به 12 نامزد خوره ام هیدی نابجن نامزد ام دبیجن وکیل ام باور يعني من باور كوي دركه انه هالبجاتنا دركه درخستن ام به 12 وکیل خوره بريخستنا خويا هدف را بريخستنا خويا بارتيا چپن کسره بريخستنا خويا بارتيا هرم دموکراتیک را و چقص سازی سیویل ان دوستن ما هوان ما هنا قارن بيجم تانيش بو آمده ما جخوا 20 جي ما هنا نافجه ما رخصتين ما شيسي نزي حفتيجي ما بروي هالبجارتني فكريا ام مال بمال جند بجند اصناف باصناف ام قال خوا زيارات دكن داريا دكن و نيرينا خوا بقال خوا رابط دكن ام دبيجن جرا ام 14 مه سیستم AKP و MHP خلاص ببن پیشیا اشتیاکی برومت پیشیا آزادی هم جبو کردا هم جبو تباهی بشن جواک این کردستان و ترکیه و بکن بعد كي زاد يعني من داويدا قالك اندام هات نقرتن يعني ام دبيجن نامزد و اندام هات نقرتن يعني انشدكن وين چندي كاريگر يا خراب هيا لسر مثلا بجاتنان وانشدكن جبوكو اولا آزاد كرن بالدستور و از تحبوك بحثا البجارتنين 2015 بكم اگر بكرتي كي زاد چونكو ما قال كبسيار هنا اگر بكرتي فرمو از یک هبوكي AKP جبوك seçimi kazanç bike 2015 da bomba تقام الصدا انسان مجيانا جدستا بي البجارتني دا جي ایریش پارتیا مدیکه بدای هزار اندام مد زندانه دانه بدای هزار اندام ما کوچبرن
وبدي هزارة اندام ماجي بجزا كرني روبرو هشتنا لتابو ويجي نكربون إرادة ما بشكينن نكربون إرادة جالية كرد بشكينن نكربون إرادة سياسة ديمقراطيك بشكينن راستا ضروري وزحمتي هي لأم خبات خواجي بخورتي ددن ماشاندن أم دبيجن جال خورتبة أو نكر ليستكين هالبجارتنا بينن بيشيا جال دايما كاكي زياد ادعاء انوي هناكو صندوق دنگداني بنجهد دنگداني نباراستينا هناك لان وصادي بجن راستا ونيتشبكن يعني ويتشبكن حتى كورن باراستن جبوها البجارتنا عزات ولا كده وكي كرن ام في برسي ددن هذا هاري مازن قال بخيا إرادة هاري مازن قال بخيا أما بهذا قال بخيا دبستان بدبستان بباريزن نافچه بنافچه بباريزن والصندوق بالصندوق أما صندوق بباريزن أم جيرا دبيجن نصحيا إمزاكريا داوي حتى أنا بيجي لجنة هالبجارتنا أما وان نصحيا وان انجامن هالبجارتنه بباريزن و بگیجینن لجنين على قدر راستي امجي پر ريخستن كرينا ريخستنا اوبوزيسيون اي درباي ماجي ريخستن كرينا امي صندوق فاشيزم اكيبي ومهبي قاربن بباريزن اذا هذه السركه قالمه كاكي زياد رادان اكيبي هناك جي غوتيا كو اتفاق كدو ازاديه پشتگیری جهابی و کلجدار اغلودکا جه انجامی پیمانک و شرطی دنیو برا ودا و هدفی و جهابی دا افراست يعني پیمانک و شرطی های یا نه تو پیمانکی دناوا مو تو کسی را نینا ام بتکوشینا خواه گیشتنا مرحله ایروین ام باورن بتکوشین جی اوی آشتی وره وی ولاتی جبو که ام گلی کرد و کردستان و ترکیه جی فاشیزم آکپی و مهپی خلاص بکن امی سروکوماری دا دنگ خواه بدن کلشدار اغنی وکی دن امی پارتیا چپین کسب بکن اراده وکی دن امی یشیل سول پارتیا بکن اراده و دنگ خواهی بدن پارتیا چپین کسب جبوك ام قاربن اراده کی پر بشینن پارلمان باشا زیاد بابا تقدیجی ها او جی هنا کسان پیش بینیا هندی کرنا کورانگا اردوغان اگر در نکوا انجامان رد بکا تجوینا را چد بیجی دیروکا دولتا ترکیه خطرکی وها نکار حل بگره خطرکی برمزنه تاني كردو تركا عاجي كردو دولتي ناينا همبري هاف تركو تركاجي تينا همبري هاف دولتي وقال تينا همبري هاف ناقوكيا كي برمزن در قينا هولي تهليكايا كي برمزنه نا اردوغان نا مهبه تكس نكار جبنوي خطر بونيه رزقار بك جبر وياكي نهاد عم دبيجن وندا كرنا ومجبور نجي برد بريس زياد جيلان هف سلوكي هدف الآمدي وبربرسي كامبينا هالبجاتنا نور أم قال سباسيا تدكن أم جوارا سباس تدكن سلافي قد بيشن سباس قالوا قرتنا وي جمارة زورا روجنا مفانان لدمي هالبجاتنين تركيا بتش أرمانجي بويا روشاوان تشاوايا هول جبو آزاد كرناوان تيدان بلال گلدم سرنویسکاری کردی آژانسا نوچین مزوبتامیا نها بمریا که بلال دم باش يعني عم تخواز بزان كاون السروان اوبراسيونان تشد بيجن وروشوان هفال الوين قرتي ونزانن شاوايا ونوانا دبينن يانا دابا واجي خوش وشان خوش از باورم پروبلم دنگو دیمن داتونه باشه ببورا دنگی تباشا و دیمانی تیجی باشا فرمو هرچی درسته باشه شوار رزدار زیاد جیلان امجن پیواجوه سیاسی نرخاندو لترکیه لباکوری کردستان چه دقومه مخابن جوان زختن جوان فشارن کو وک فشارن اقتدار دن پناسه کرن چاپمنیا آزادیا کردجی پاراخواه جوان دگره کو سری هفتیه کش 25 نیسان و حتی ها دو اپراسیون لسر هوالن ما روزنامه‌وان ادیتورن ما هفسروکا کمال روزنامه‌وان عادیج دفرات هات لدرخستن
روژا عولی 25 نیسانه لسردوزگاری کماریا آمده لپرسینک دای دست بکرن و چارچوبه لپرسینه دا روزنامه‌وان حقوقسان هنرمند نونر رقصنین سیویل و سیاستمدار جدناو دا 145 کس هاتبون بچاپ کرن جوانا 54 کس هاتن گرتن 91 کس هاتن بردم دنابان 91 کسان دا بگمان 5 حواله می روزنامه‌وان جی هبون عبدالرحمن گök محمد شاه oruç Beritan Can Özel Mikail Barut و رمزی Akkaya و انا حواله می خبات بون یکسر مرات کاره هک دستوره و جهه به مرات کاره نوچه و دیمن و ونین کو عبدالرحمن گök گتی او وک روزنامه‌وانی که کو لقادا باکوری کردستان کردستان تبعی کردستان ترکیه و امبیجن حتی دنوا کردن آمریکای دا رای گشتی یا اروپای دا جیت ناسین کو او بگل چه قد تناسین او 2017 نوروز آمده گلیا کو خوندکار زنگی کمال کورکو هات بو قطر کن و گلیه 28 کاره و نه گشتناوی اثبات کرد او داخویانین امنیت و والیتیت دروان به فوتوغراف بوان نچان مورا لروجه كاكي بلال هاتنا بنشافكرين هاتنا دستسركرين ادعای وان چیه؟ ادعای که شنبر دلیل که شنبر ام بیشن دست دوزگر و دادگران دا تونه دنبالوان دا بگمان حواله میدن چند حواله میدن جی روزنامه‌وان هبون او هاتن بردان باشا كاكي بلال از دخوازم ما چند بسیار هنا قرب بدي من بكورتي بارسا ما بدي ما دخوازم بزانن كاني راستا سداد الماز لقورا هندا قلتنا هاتيا اشكنجدان وروشا وتشج لسر روشاوي دزانن بلك كوازوان بسرويش مخابن او صد مخابن يعني ما هجا ما نرازي بونو بروتستوين لديجي اوبراسيونا 25 نيسانه اللي دار دخست لمخابن صباح 29 نيسانه يعني روجا شامية بودي راستا سداد المز هاتي اشكنجدان وروشاوي تشاجكو ما هي وقت ما تجيل كي كرتا تكايك كي بلا وقتكم قلتيجا مدن بدن على سرمان حواله خو من نقاشت كلو من چه وان چتكر حواله ما اديتور اجانس مزوپوتاميا کو ازوي بسالانه بهبرت رفتن هر واه هفسروكا كومالا روزنامه‌وان اديج فرات ديجه مفتوغلو وسبها 29 سنه هاتن بنچاكرن د چاچوه اپراسيون کی سردوزگر کوماليا انقره دا دروجال آمده هاتن راگرتن دو هنا بير دماكو سادات و دیجله مفتوغلو و دگو هزین انقرش بگو ifade وان وراگرتن دماكو پولیسین آمده رادستی پولیسین انقره دکن پلیسی که این انقره وظیفه داره بحین که لسر سادات یلماز خو و اشکنجه هدکه سادات یلماز برگا پارزل خود دستشان دکر کو گوهوی ایشای و ایشاوی همیه كاكي بلال وكو اجانسا كان نافدار انوچان لتركيا ونشدي كنجبو جيهان بي بحسيكو روزنامه‌وان و هوالي لوا د سازيا لوچان دا ميزوبوتاميا قرتينا ونشدي كنجبو ورن ازاد كن جبو كو جيهان بي بحسكو او قرتينا دسپیک دا ام همو ادعای کو دوزگر و دادگر دسپیر حواله ما روزنامه‌وان امرات دکن او روزنامه‌وان اون کار فعالیت خبات روزنامه‌وانی دکن ام هول ددن کو دنگ و رنگ گله کرد کو بسالانه بندسته تو ناسنامه‌وان نه زمانه‌وان نه چانده‌وان نه سیاست‌وان نه قبول کردن کو ام براگهاندن اخو جهانی برای گشتی بدن قبول کردن ام لگل گله کرد ام دنگ و رنگ او نتوه دجی چند دو زمان دجی ام توازن راگهینن لسر یا حقیقت و شانگریه که حقیقت ام دکن لیم مخابن برهل بجارتنیه و حکومت اقتدار نکت توازن زفت لسر چاپمانی بکن دنگ کردان دنگ راگهاندن کرداج خود که ام دزانن وکا که مخالفت اپوزیسیون جی دستیشان کرد اب اپراسیون هل بجارتنیه ایجار اب هوالن نکوهاتنا گردن تنه خبات و فعالیت دنوانا روزنامه‌وانی و روزنامه‌گری بویه راگهاندن بویه
مخابن دمکا درجه لترکیه روزنامه‌وان چاپمنیا کرد دبن زخت و زورداریه دای وگه کو حواله ما عبدالرحمن و سادات چی گفت اگه کنش مبا کسی روبوسکی کسی اشکنجال شاپاتان کسی کمال کورکوت هر و حادثه گلک من پکینن مافان دیسا گلک بیرن اشکنجه دیسا گلک نحقین کل کردان و جواگه دلتن گرتن و نه نبیستن ایجار پشتوانیا کش بوی مجید دکرین پشتوانیا که هندگه چما هندگه يعني ام حمو او ام حمو هودان القلقوري دفتنا هو كيمجي ام توازن جداينا كمن اوار روزنامه‌وان كي بلال قال كي سباج بوده متى بلال قدام سرويس كاري كردي اجانس نوتشين مزبطاميا بمره بو قال كي سباس بس خوش زايلي دهنان برنامجي فرهنجي هنري بشي كردي دنجي امريكا من اسو جبال لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. لە گۆڕە داخویانەکە دوهی دووشەمبێ پشتی کۆمبوونەکە گرنگە دیپلۆماتکارن وڵاتین عەرەبان بە مەبەستە داڕشتنە نەخشەڕێکێکی ji بۆ داوی ئینانە شەڕێ 12 ساڵیە سووریا ڕازی بوو لەسەر ئالیکاریە ڕاوەستاندنە بازرگانیە مادەیەن هۆشبەر بەسەر سنوورێ نوێرە دیگەل ئوردن و عێراقی وەزیرین دەرڤین سووریا مسر عێراق سعودیە و ئوردنی لە عەمان پایتەختی ئوردنی کۆم بوون و دانوستاندن کردن لەسەر چاوانیە ئاساییکردنا پەیوەندیان دیگەل سووریا دە چارچۆڤێ لە هەفاتنەکە سیاسیدا ji شەڕی کو ئەف وڵات پارچە کریە و دابش کریە ئەڤە یەکەم دانوستاندنە حکومەتە سووری بوو دەگەڵ وڵاتین کۆمکارە عەرەبان پشتی و ئەندامەتیە سووریا دو کۆمکارێدا هاتی ڕاوستاندن لە ساڵە 2011 پشتی جیڤینێ وەزیرێ دەرڤەیە ئوردنێ گوت ئەو جیڤین دەستپێک بوو و پرۆسە دێ بەردەوام بە ji بۆ داوی ئینانە شەڕی و ناکۆکیان لە سووریا. بەپێی راپۆرتەکان هێشتا هێرشت بە مادەی کیمیایی کە دەبنە هۆی ژەهراویکردنی کچان لە ئێران دەکرێت بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی هەنگاو بۆ مەفەکانی مرۆڤ لە ئێران ئەمڕۆ سێشەمە هێرشێکی بە مادەی کیمیایی کراوتە سەر قوتابخانەی سەرەتایی کچانی ساڵح حەلیم محەممەدی لە شاری بانە جگە لە بانەش خوێندگاکانی شارەکانی دیواندەر سەقەز و ورمێ بوونە ئامانجی ئەم ڕەنگە هێریشانە. جیا لە هێرشی بە مادەی کیمیایی لەسەر خوێندنگاکانی کچان لە ئێران پرسیاری ئەوە دەکرێت ئایا شۆڕەشی ژینە ئەمینی بە چ گەیشت کە بکرا کۆتایی پێهات یانش لە قۆناغێکی جیاوازدایە دڵنیا ڕەحیم زادە چالاکوانی سیاسی ڕاستەخۆ لە ستۆکۆڵم لەگەڵماندا زۆر سوپاس دڵنیا خانم ینی بابەتی یەکەم بابەتی ژەهراویکردنی کچان دەست پێ بکەین ئەم هەواڵانە چین دەتوانی پشتڕاست بکەیت کە ئەم شتانە بووە کە لە ڕێکخراوەکان دەگەن؟ سڵاو ڕێزم هەیە بۆیە و بینەرانتان بەڵێ ماوەی 2 مانگ دەبێت کە بە هێرشی شیمیایی دەکرێتە سەر قوتابخانەکان وە زیاتریشیان قوتابخانەی کچانن لە تقریباً 28 پارێزگای ئێران زیاتر لە 200 کەس توش بوون و تا ئێستاش ئاماری 1 کەس هەیە کە گیانی لەدەستدا بێت بەڵێ ئەو هێرشانە دەکرێتە سەر قوتابخانەکان و بە پێی بڵاوکراوەکان بە تایبەتی بۆ کۆماری ئیسلامی ئێران کە ماوەی 2 مانگ ماوەیەکە کە دەتوانێت بەلانی کەمەوە بڕێک زانیاری زیاتر بخاتە بەردەستی خەڵک بەڵام هەتا ئێستا چەندین ڕاگەیاندنی داوەتە دەرەوە و لە ڕاگەیاندنەکانە هیچ زانیاریەکی تازەوە تەنانەت ناڵێ لە چ مادەیەکی کیمیایی ئیسفادە دەکرێت و بەکار دەهێنرێ بۆ هێرشی شیمیایی بۆ سەر ئەو قوتابخانە. باشە لایەنەکانی ناحکومەتی لایەنەکانی ناحکومەتی بۆ ناتوانن شتێک لەوە بزانن. هیچ کەس زانیاری ورد ناداتە دەرەوە لە ڕاستیدا ئەوەی کە بۆچی زانیاریەکی ورد و دقیق بڵاو نابێتەوە دەگەڕێتەوە بۆ 2 حاڵەت یاخود حکوومەتی کۆماری ئیسلامی ئێران لە ناو خۆیدا دیارە لە تقریباً چەند ساڵەوە پێشەوە بڵین کەلێنێک کەوتوتە نێوان
جناح جۆر بە جۆرەکانی ناو حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە جا ئەم هێرشە شیمیایە یاخود کاری یەکێک لەو جناحانەیە و ئەو جناحە سەر بە ئیطلاعات و سپا و لایەنی هەرە سەرەوەی کۆماری ئیسلامیە و دەیانەوێت بە تایبەتی کە لە پێشووترەکاندا ئەم ڕێگەیە ئەم ڕەوشە بەکارهێنراوە لە رووسیا ئەو ڕەوشە بەکارهێنراوە بۆ تەسویدکردنی قودرەت و هێزی کاگێبێ و پوتین بە تایبەتی و لە سەرکارمانەوەی پوتین ئەم شێوە دروستکردنی ڕعب و وەحشەت و ترس لە ناو خەڵکدا شێوەیەکە کە کاتی خۆی رووسیا بەکاری هێنا و بەشێک لە کاگێبێ بەکاری هێناوە ئێستش دەشوبهێنرێ بەوەی کە بەشێک لە ئیطلاعات و سپا ئەمە بەکار بێنن بۆ ئەوەی کە ترس و وەحشەت دروستکەن و بەڵام قوربانی یەکەم دروستکەن و لایەنێکی قوربانی یەکەم کچەکانن ئەوانەی بێگوناحن بەڵێ بەداخەو لەبەرەوەی کە خەڵک کەمترین هەزینەی هەیە بۆ دەوڵەت دەتوانێت لە ڕێگەیەکی ترەوە خۆی تەسبیتکە ئێرعاب ترس و وەحشەت دروستکە دەتوانێت بەڵام خەڵک کەمترین هەزینەی هەیە بۆ هیچ مەسئولیەتێکی لە قباڵی خەڵکدا نییە لە درێژایی مێژووی هاتنە سەرکاری خۆیدەوە کۆماری ئیسلامی بەردەوام لەسەر خەڵک تەحریمەکان کرا فشاری بۆ خەڵک هێنا لە لایەکی ترە ئەو هێرشانە کرا فشاری بۆ خەڵک هێنا یعنی خەڵکی تووشی هێرشی کیمیایی بە شێوەی جۆر بە جۆر هەموو هۆناغەکان و کارەکاندا ئەو خەڵک نیشانە دەگرێت بۆی کە ئەو خەڵک بۆ ئەو کەم هەزینەترینن بەڵام هەموو حاکمیت دەستی کردووە بە تۆڵەسەندنەوە لە کچانی قوتابخانەکان بە تایبەتی لەبەرەوەی کە ئاڵا هەڵگری شۆڕشی ژن ئازادی بوون بۆیە دەکرێت هەموو حاکمیت ئەمە دەستیان دابێتە هێرشی شیمیایی بۆ سەر قوتابخانەکان ئەوە هاوکارانش وێنەکانی شۆڕشی ژینە ئەمینی و وێنەکانی ژیناش لەسەر شاشەدا دەنێن بۆیە بابەتەکە دەگۆڕم دەگەما بابەتی شۆڕشی ژینە ئەمینیە چی بەسەر هات کۆتایی پێهات کە بکرا لە قۆناغێکی تری نوێدایە ئەتوانێت چی ما پێ بڵێ شۆڕشی ژینە و شۆڕشی ژیان ئازادی بەردەوامە هەموو دەیبینین بڵاوکراوەکان بە جوانی هەست پێ دەکرێت لە قۆناغێکی تری خۆیدایە لە ڕاستیدا بەڵێ بە هاتنە دەرەوەی بەرینی خەڵک دەستی پێکرد ماوەیەک پاوسێکی کورت دروست بوو لەوانەیە کەمتر بوو بێتەوە هاتنە دەرەوەکان بەڵام ئەوە ئێستا دەبینین خەڵک بەردەوام لە خیابانەکان و لە دەرەوەن و لە شاقامەکان خەریکن ناڕزایەتی خۆیان بە شێوەی جۆر بە جۆر دەردەبڕن لە لایەکی ترەوە ئێمە دەبینین ئەوەی کە بە نافەرمانی مەدەنی ناوزەت دەکرێت چ بە شێوەی حیجاب لابردن بێت چ بە شێوەی پیاوان هەیە حیجاب دەکەنە سەریان بە شێوەی بۆ ئەوەی کە ناڕزایەتی خۆیان دەرببڕن یاخود لە چەند مەوردێکیشدا بینیمانە خەڵک ناڕەحەتی و بغزی خۆیان بەسەر کوشتنی ئاخوندەکان یا مەلا شیعەکاندا ئەوانە بیندراوە لە لایەکی کردرەوە بیندراوە نوێنەری حکوومەت لە سیستان و بەلوچستان هێرش کراوەتە سەری و کوژراوە ینی ئەمانە هەموو لە درێژەی ئەو شۆڕشەدایە دوێنەکە و ئەمڕۆ کەش خەڵک لە خیابان بوون بە بۆنەی ڕۆژی کرێکارەوە دڵنیاخام تۆ باسی کوشتنی مەلاکان کرد دەوتری کە 4 مەلای کوژراون ئەوانن کە دژی ئەم شتانەی کە ئێمە باسەکەین ڕاوەستاون هۆی کوشتنەکەیان هەر وەک دەزانن حجاب و حجابی زۆرم لێ یەکێک لە پایە ئەسلەکانی کۆماری ئیسلامیە و یەکێک لە ئەو شتانەشە کە شۆڕشی ژیان ئازادی و شۆڕشی ژینا بەوەوە دەستی پێکرد ئەویشەوە بوو بیانوگرتن بە حجابی ژینا بوو ئەم قانونە ئەم یاسایی کە لە کۆماری ئیسلامی تەسبیت کراوە عاملی ئەسلیەکەی مەلای شیعەکانن لە ڕاستیدا ئەوانن کە بەدەستێوەردان لە سیاست ئەم یاسایان چەسپاندووە خەڵک ناڕەحەتیەکانی خۆیان دۆخی نالەباری خۆیان لە چاو ئەوان دەبینن پێیان وایە ئەگەر ئەوان تەداخلی سیاست نەکەن تێکەڵی سیاست نەبن و قانون و یاسای کۆماری ئیسلامی ئێران بە پێی شەریعەتی ئیسلامی نەبێت یاخود ئەو شەریعەتە ئیسلامیە شیعەیە کە لە ئێران
پابەرجاوی بە گشتی شریعەتی ئیسلامی یعنی دەوڵەتێکی سکولار بێت لەوانەیە خەڵک ئازادیەکی زۆرتریان بوو بێت وەزعێکی وەزع و بارودۆخیان لەم وەزعێستا زۆر باشتر بووایە بۆیە لە چاو ئەوانی دەبینن و لە ئەوڵەوە بە عەمامە پەرانی دەستی پێکرد هەر لە هەر شوێنێ مەلایەن دەبینی وەکو سوکاتی پێکردن ئەمامەکەیان فڕێ دەدان ئێستا بەڵام بەوەش هێن ناکەن دووسێ مەلایەن دیۆدانەیەک کە بە هێرشیان کردۆتە سەر کوشتویان ئەدانەیەکی تر بە ماشین بەسەریدا ڕۆیشتون دڵنیا خانم کاتەکەمان زیاتر ڕێگەمان پێنادا زۆر سوپاس دەکەم دڵنیا زیادە چالاکوانی سیاسی لە ستۆکهۆڵم لەگەڵ ماموو زۆر سوپاس. برنامه هفترنگ برنامه کنری یا بشی کردی لدنگی امریکایی از لقمان احمد هر دو هفته جارکی و بمگرکی ناو اختی چاندو نرارنگی بمرنه. شوفێرانی باڵ هەڵگەرەکان خۆپیشاندانێکیان ڕێک خست وەک نەڕەزایەتی لە بەرامبەر خراپی و باری ناسڵامەتی ڕێگای هەولێر سماقۆڵی خۆپیشاندەران دەڵێن ئەو ڕێگایەکی مەترسیدارە بۆ گواستنەوەی کەلوپەل لە نێوان هەولێر و ناوچەکانی دیکەی وەکو قەزای ڕاپەڕین. پامێری دەنگی ئەمریکا ئەحمەد زێباری ئەم راپۆرتەی ناردووە. ڕێکخەری خۆپێشاندەرانی دانیشتوانی دۆڵی سماقۆڵیە مامۆستا شکار بەردەوام سەرقاڵی ڕێکخستنی کاروبارەکانی خۆپێشاندانەکەیە بەهۆی تەنکەری نەوت و سیارەی بار هەڵگرەکانەوە هەم ئەو نەوتەی کە بە قاچاق دەبردرێ و دەفرۆشترێ کەس نازانی بۆ کوێ دەچیتن بەو ڕێگە دەڕۆتن جادەکەمان وێران بووە زۆر جار دەنجی خۆمان بەرز کردەوە پەیامی خۆمانگەیاندا دەسەڵاتدارانی هەرێم بەرپرسانی ئیداری هەرێمی کوردستان بەڵام تا ئێستاشی لەگەڵدا بێ گویان نەگەێت بەڵێنیان پێداین بەڵام بەڵێنەکانیان بێکردار بوو. دانیشتوانی زیاتر لە 15 گوندی دۆڵی سماقۆڵی سەر بە قەزای کۆیان ڕێگای سەرەکی هەولێر سلێمانیان بەڕۆی تانکەر و ئۆتۆمبیلی بار هەڵگردا داخستووە و جمۆجۆلی بازرگانی لەم ڕێگەیەدا بە تەواوەتی وەستاوە. کاتێک باڵ هەڵگرێک دێتن ئەم ئەو باڵگرانەکە پێمان وتراوە بەڕێ نەکەین لێکوانە ڕایان دەگرین و ئەوانە ئاگدار دەکەینەوە کە لێکوانە دەنگیان دەڕواتن باڵەکان ڕادەگرین و ئاگداریان دەکەینەوە ئەلێکوانش هەر کاتێ ئەوە نیشانەکانە ئەو نیشانی هاتوویە من کە لێکوانە ئەوم نیشانی ئەو بەرەدا یعنی ئەو بەرە ڕابوەستێ کە ئەو سەوزەشم نیشانی ئەو بەرەدا یعنی بابێتن. ڕووداوەکانی هاتوچۆ و خراپی ڕێگاکە و کەمی خزمەت گوزاریەکان وای لەم هاوڵاتیانە کردووە کە بە تەواوەتی نیگەران ببن و پەنا بۆ گرتنی ئەم ڕێگە سەرەکیە ببن. خۆپێشاندەران خێمەیان هەڵداوە و بەشێکیان بە شەو ڕۆژ لێرە دەمێننەوە و تەنها ڕێگە بە ئۆتۆمبیلی بار هەڵگر و تانکەر و جموجۆلی بازرگانی نادەن. سێ ماگە بە کۆی هاتووە دەکەم ئەوە 4 ڕۆژە لێرەوە هاتووەکەم لەبەرەوەی تڕێ لە نەماوە تڕێلە بۆ تەمەترسی بۆ گیانی هەموو هاوڵاتیان من دەستخۆشیان لێکەم سوپاسیانەکەم هاوکاریشیان دەکەین چی بە ئێمە بکرێ بۆشان دەکەین دەبێ ئێمە بێن ئەلێرانە وەک ئەم برابەرەزانە شانبەشانیان بۆ چی ناوکاریان بین. خۆپێشاندەران داوایان دەکرد هەم ڕێگاکەیان بۆ چاک بکرێتەوە و هەمیش بکرێتە دووسایت. حکوومەت یاریمی کوردستانیش بڕیاری دروستکردنی جۆتسایدی ڕێگای هەولێر کۆیەی دەرکردووە بەڵام تا ئێستا نەچوتەواری جێبەجێکردنەوە. ئێمە بەردەوام شەو 24 سەعات لێرەینە. مامۆستا شکار سماقۆڵی دەڵێت بەردەوام دەبین لە خۆپێشاندانەکە تا داواکاریەکانمان جێبەجێ دەکرێت. ئەحمەد زێباری دەنگی ئەمریکا دۆڵی سماقۆڵی لە قەزای کۆیە. یەکێک لە سیما دیارەکان کە پارێزگای هەڵەبچەی پێدەناسرێتەوە زۆری ژمارەی ئەو ژنانەیە کە پۆستی ئیداریان هەیە. جیا لەمەش ئەم شارە مێژوویەکی دیرینی هەیە کە لە ڕابردووشدا ژنان پۆستیان هەبووە. پەیامەری دەنگی ئەمریکا فەرحان هەورامان پێمان دەڵێتن کە ئێستاش خواستێکی زۆر هەیە لەلایەن ژنانەوە کە هەوڵ ئەدەن یان هاوشیوەی پیاوان بەشداری لە بەڕێوەبردننی ئیدارەکان بکەن. نزیکەی دەژن پۆستە باڵا ئیداریەکان لە پارێزگای هەڵەبجە بەڕێوە دەبن. ئەوان وەرگرتنی پۆستە ئیداریەکان بۆ تواناکانی خۆیان دەگێڕنەوە.
ئەوەی جێ خۆشحاڵیە کە ئێستا ڕێژی ژنان لە سنووری پارێزگای هەڵەبجە وەکو بەڕێوەبەر و بەڕێبەرە گشتەکان لە زیادبوونایە ئەتوانین بڵێن ئێستا نزیک بوونەتەوە لەو توموحەی کە هەمان بووە ڕێژەی ژن زۆر بێت و هیوادارین ئەو ژنانەش بە پێی توانا و لێهاتووی خۆیان دانراون بە پێی توانا و لێهاتووی خۆشیان بتوانن خزمەت بە پارێزگای هەڵەبجە بکەن. هەرێک لە سەرۆکی زانکۆ و قایمقامی هەڵەبجە و بەڕێوبەرە گشتەکانی گەشت و گوزار و شارەوانیەکان و مافی مرۆڤ و ڤێتەنەری و پەیمانگای تەکنیکی و ژن لە پلەی دادوەردا لە پارێزگای هەڵەبجەدا ئەرکی ئیدارە بەڕێوە دەبن. ڕاستە ئێمە ژنان کە لە هەڵەبجە لەوانەیە بوو بە بنمونەیەکی بەڕێوەبردننی ژنانە بەڵام خودی خۆمان وەکو ژنان هەست بەو ژنێتیە ناکەین تەنها وەکو بەرپرسیارەتیەک مامەڵە لەگەڵ پۆستەکانمان ناکەین چونکە کاتێنە سەر کارەکانمان بێگومان ئێمە هەموو بەریەکی ژنانە لە خۆمان دەکەینەوە تەنها و تەنها ئامانجمان خزمەتکردنە. لە مێژووی هەڵەبجەدا جگە لەم ژنانەی کە ئێستا لە بەرپرسیارەتیدان چەندان ژنی دیکە هەبوون کە ڕۆڵی گەورەیان لە ئیدارە و ڕووداوە سیاسیەکاندا هەبووە لە نمونەیان عادیلە خانم کە پیاوان و ژنانی هەڵەبجە بە کارکتەرێکی دیار ناوی دەبن. لەم سەردەمەشە بۆ ئێمە مانان وەکو ژنان من وەکو مامۆستایەکی خۆم سێری ئەەکەم ئەگەر بێت و مێژووی ژیانی عادلە خانم بخوێنیتەوە خاڵ بە خاڵ ئەتوانی پێی سەرسان بێت و ئەتوانی لە ئێستەیە ئەو خاڵانە جێبەجێ بکەیت. ئافرەتی زۆر جیاواز و یەکەم خاوەن کاریزمایە و شخصیەتی زۆر بەهێز بووە کە توانێتی حکومڕانی عەشرەتی جافکە کە هیچێکە لە زۆر نیوەی کورجافە ئەمە زۆر زۆمیم ئافرەتێ ینی خۆتە زانی خێڵ لەو سەردەما لە ئاستی مەسەڵەن خوێنەواریەوە چۆن بوو. ژنانی هەڵەبجە چاویان لەوەیە ئەم بەرپرسیارەتیانەی کە وەریان گرتووە بەردەوامیان هەبێت ئەم نمونەیەش بگوازێتەوە بۆ پارێزگاکانی دیکە ئەوان دەڵێن هیچ جیاوازیەک لە بەڕێوەبردننی ئیدارەدا پەیوەست نییە بە جۆری جێندەرەوە. فەرحان هەورامانی دەنگی ئەمریکا هەڵەبجە. کۆمەڵەکە کارسازین پۆڵەندی دەبێژن لە نەهمەهین پێشینی شەڕ رووسیا لە دژی ئۆکرانیا ئۆکرانیان دەست بە دامەزراندنا 14,000 کەمپانیان کرد لە سرانسەری پۆڵەندا. نەهات دەوڵەمەند و کارسازین ئۆکرانی دکارداریین بچووک و مەزندا هەنە و دکارن خزمەتا وڵاتی خوا بکەن لە دەمێک و ئەو دشەڕیت گراندەیە وان چاوە ئەڤەکریا ئەمڤێ راپۆرتا دەنگی ئەمریکا ژە وارسۆ ببینن. ئیننا یارۆوە دەگەل هەوژینێخوا 7 ساڵ بەرێ کۆچی پۆلۆنیایی کرن ji hingê êreve wan kariya xwe li bazara Polonîya dijwar ragirin. Me li Polonyayê kafeya herî piçûk vekir. Pirtûkarê Koranya Guinnessê jî vê yekê piştrast dike û niha sê zincîreyên me hene kafe, xwaringeh û bar. Li Polonya û Komara Çek. Dema ku dagirkirina berfirehya Rusyayê dest pê kirî, îna jî bû dilxwaz. Penaberên Ukraynî dikarin li qehvexaneya wê qehweya belaş wergirin. Ev her wiha hewl dide ku alîkariya karsazên Ukraynî bike ku tê kevin bazara Polonî. Yek ji wan derfetên wisa ti foruma karsaziyê ya bi navê vekî Ukraynayê wêrek çêbû. Me axaftvanên Ukraynî yên ku dê heta 15 salan li Polonyayê dijîn û li vir karsaziyên xwe dimeşînin wexwendin. Hinek di serê lîsteya karsazên Forbesê ya Polonî de ne. Ew dikarin ezmûna xwe di gel Ukrayniyên ku nû hatine parve bikin. Navê forumê li ser kempeyna ragihandinê ya netewî ya Ukraynayê hatiye pinavkirin. Wekî Ukraynayê wêrek bin. Armanc ew e ku balkişandina ser kalîteya ku Ukraynî herî zêde pê serbilindin. Wêrekî. Ji ber parastina xwe ya civakî Ewropî seqemgirtir û aramtirin. Berevajî vê Ukraynî ji ber ku em nizanin sibe çi dibe neçarin ku bi domdarî serpiya bimînin û zû biryaran bidin. Organizatora forumê Natalya Panchenko dibêje serkeftina karsazên Ukraynî yên li derveyê welatî ji bo Ukraynayê pir girîng e. Dema ku kompanyek Ukraynayî têkeve bazara Polonî ew berfireh dibe. Piraniya karsaziyê berê li Ukrayna dest pê kirine. Bi giştî aboriya Ukraynayê pêdivî bi diravan heye û ev yek bingehîn e ku mirov vê aboriyê bi diravên ji Ewropayê destek bike. Ji ber ku bikirên li wêrê amade ne ku kelûpel û xizmetguzariyan bikirin. Mînakek kompanya barkêşiyê Nova Posta ku ji meha cotmeyê êreve li Polonyayê kar dike.
و کمپانیه لسرانسری ولاتی سهو یک شاخه خواه هنه. ایرو آرمانجا me neewe gu em di bazara Polonî de bibin lîstekvanê navdar. Em bêtir dixwazin gu Ukrayna bi Polonya re girê bidin. Karsazên Polonî bi karsazên Ukraynî ve girê bidin. An jî weke mînake bikaribin Ukraynî bi karsazên li Polonyayê re girê bidin. Hemî dehatên ji foruma Be Brave Like Ukraine an jî vekî Ukraynayê wêrek bin tên bikarînan da ku ji bo nexweşxaneyên di Ukraynayê jeneratora bikirin. Armanc ev e ku bi bihayê $200,000 47 jeneratora bikirin. Raporta Leys Bekelets, Cetûzel deng Amerîka. ئاسب سواری و ڕمبازی سوارەکانی هەولێر چەمچەماڵ و گەرمیان و ناوچەکانی تر کۆ دەکاتەوە. ئەوان ڕوو لە ناوچەکانی دوور دەکەن، خیوەت هەڵدەدەن و ڕۆژێکی درێژ بە ڕمبازی بەسەر دەبن. ئەسپەکانیان بار دەکەن و خۆیان بۆ گەشتێکی درێژ ئامادە دەکەن. دار و ڕاخەر لەگەڵ خۆیان دەبەن و بەڕێ دەکەون تا ڕۆژێکی درێژ بە ئەسب سواری و ڕمبازی بەڕێ بکەن. لە هەموو شارەکانی سا ئەمڕۆ لە جەماعەتی هەولێر، جەماعەت کەلار، جەماعەتی چەمچەماڵ هەمومان کۆبووینەتەوە بەردەوام دێین. ئەم بۆنە کۆبوونەوانە ئەکەین تەنها بۆ خۆشی و هەدەفمان زیاتر زیندووکردنەوەی ئەم کولتورەیە و تا بینیتانە جەنابتان خێمەمان هەڵداوە و بەخۆشی ئێوە ئەسپ و ماینەکانمان تاوە دەین. بەشێک لە ئەسب سوارەکانی هەولێر و گەرمیان و ناوچەکانی تر کۆبوونەتەوە و ڕوو لە ناوچەی خانی ڕۆستەماغای نزیک قەزای چەمچەماڵ دەکەن بۆ ڕمبازی. ڕێگەکە بێئاستەنگ نییە. هەر گەشتنە شوێنی دیاریکرا و ئەسپەکانیان دادەگرن و ئامادەی دەکەن بۆ ڕمبازی. سواری و ماین و هەست بەخێوکردن غەیری خۆشەویستی و برادەراتی نەبی هیچ کەی تێدا نییە و ئەو برادەراتیەش لێرە زیاتر بەوەی پتە دەبی کە خەرکەکەیە ئەمن لێرە لەوانەیە ئێستا چەند کەسەکەم ناسی نەمدەناسیم پێشترێ بەس ئەلێرە کە تەوقە و مسافعی دەکەی خۆشەویستی دەکەتە بینت ئەو دێ سەردانت دەکا خۆشیەکەی ماین و هەست بەخێوکردن ئەوەیە زیاد. دوای تاوێکی باش لە ئەسب سواری و ڕمبازی خێوەت هەڵدەدەن و خۆیان بۆ شەوگار ئامادە دەکەن. ئاگر دەکەنەوە و خۆراک دەدەنە ئەسپەکانیشیان. ئەسب سواری تەنها ئارەزووە و ئەسب سوارەکانی ناوچەکانی گەیاندۆتە یەکتری. وڵی ئەمانە زۆر بێگمان دەگەنی لۆ منام لە هەولێر هاتیمە داوت کرامە لە کەلار زۆر مای دڵخۆشیە فەسەشی بارە و هەموو دڵمان پێخۆشە و لە هەر شوێنێک گرنگ نییە کە دوورە کە ڕێیەکە نێزیکە میمەیە ئەمە کاتش خۆش دەبین سەر خەریکە شەو دادێت. ئاگر دەکەنەوە و خواردن ئامادە دەکەن. لە ژێر خێوەتی کوردەواریدا سفریان ڕاخستووە و نانێکی کوردەواری دەخۆن. دوای پشودان و نان خواردن دەست دەکەن بە هەڵپەڕین و گۆرانی وتن و شەوێکی پڕ لە خۆشی تێدەپەڕێنن. دڵشادەنوارە دەنگی ئەمریکا خانی ڕۆستەماغا. بێگومان ئەف شێوەیە ژیانی و ئەف ڕەنگی ئارەزووی وەکو دڵشاد دەبێژە بدەست هەر کەسی ناکەوم. بهیڤیا دەمن خۆش هەتا بەرنەما سبەهی یا کۆتکونەکشن هەر شاد و بەختەوەر بن و خودەحافیز.